تۆ دامەزرێنی ئەنسار بوویت و سەرۆکی ئەو گروپە بووی. ئێستا هیچ پەیوەندیەکە هەیە لەگەڵیان؟ ئاگالیانە؟ لە هەفتەی 2002 هیچ پەیوەندیەکم لەگەڵیان نەما. یعنی هیچ علاقەیەک نازانی مەسەلەن چۆنە تەحەڕوکاتیان شتیان هیچ شتێکیان هیچ شتێک نازانم. معلوماتم لە هیچ تۆ کەمترە ڕەنگە. نازانی چێ سەرۆکیانە؟ چێ بەسەر لێ پرسراوە چێ بەڕێیانەوە ئەبە؟ ناشزانم، چونکە من بە هیچ شێوێت تەدەخولیشم تیا نەکردوتەوە. لەبەرەوە دوای من و هاتنی احتیلال هەموو شتەکان گۆڕاون. معقول نییە من ئەمیریان بم و لێرەوە تەوجیهیان بدەن. معقول نییە جوگرافیای سیاسی گۆڕاوە، جوگرافیای عسکەری گۆڕاوە، ساحەکە ئەسڵەن ساحەیەکی تازەیە. تۆ پێشمەرگەت هەبوو عەلەنی لەو ساحە و شاخوچیەوە، قیادەکەت هەمووی عەلەنی بوون، تێکەڵ و خەڵکە بوون، وەفتە دەڕۆی بۆ لای پارتی یەکێتی، هەموو شتەکانت معلوم بوون. ئێستا ساحەکەش گۆڕاوە وەک جوگرافیای عسکەری، دیسان وەکو سیاسەتیش گۆڕاوە، شوێنەکەش دژمنەکەش بەرامبەرەکە ئێستا احتیلالە. لەبەرەوە فەرق زۆرەکە. ئەنجا من ناتوانم خۆ لێرەوە تەوجیهیان بدەم. ئەوەی من ئەیزانم هی زەمانێکە، هی جوگرافیای شوێنێک. ئەوەی بۆ خۆیان الحەمدوللا ئەوەندە شارەزان هەتاکو چاوکراوە بن و بزانن سڕاعی خۆیان چۆن بەردەوامەکە. باشە، تۆ ئێستا باسی ئەوەکەی کە پەیوەندیت نییە لەگەڵ ئەنسارە، هیچ ئاگاو لێیان نییە، بەڵام ماوەیە لەوبەر هەر لە نەرویجا وەکو کوردیەکانە بەزمێکە بۆ خۆت نایەوە. باسی ئەوەت کرد کە لە کەناڵی جەزیرە چاوپێکەوتنێک کرابوو لەژێر نووسرا بوو سەرۆکی ئەنساری ئیسلام، بەڵام تۆ قسەت نەکرد، نەوت و من سەرۆک نیمە و کاتە و دوای هاتەوە لە نەرویج هەر لە لێرە بووی لە نەرویج بوو بەزم وتیان تۆ ئەڵەی لێرە ئەڵەی علاقەم بە ئەنسارەوە نییە، کەچی لە جەزیرەم چاوپێکەوتنەکەی ئەڵەی ناڵێ من سەرۆکی ئەنسار نیم. یەکەم طبعاً کە مقابلەکە کرێ من لە ستۆدیۆ یەکەم هیچ نابینم، هەر کامێرەیەکە بینم بەرامبەر بە خۆم، من نابینم لە ژێرەوە چی نووسراوە. دوایی خەسمەکانی من لە دادگامان کرد بە قەزەیەکی زۆر گەورە، وتیان نووسراوە سەرۆکی ئەنساری ئیسلام. ئێوەتم ئەگەر هەر حاشای ئەوانیش بیان نووسایە شێت، خۆ من هەر نەمەزانین دیفاع لە خۆم کەم، من هیچ نابینم بەرامبەرم کامێرەیەکە و تەماشایەکەم و ئەو ئەمەی نووسیوە. دوای فەیسەڵ قاسمیش وتی ئێمە داوای لێبورد نەکەن، وەڵامە بە هەڵە نووسیومان. هیچ نەبوو، هیچ تەسیراتێکیشی نەبوو. یان نابەزەوە بوو کە لەگەڵ پەیوەند چونکە ئەڵێ لە ناسانەکەش ئاوتوێتی سەرۆکی ئەنساری ئیسلام. ڕاست نییە، چونکە من لە هەفتەی 2002ەوە هەر لە ڕووی دینیەوە لە ڕووی شەرعیەوە ناتوانم بڵێم من مەسئولیەتیان هەڵەگرم، چونکە هەر لە ڕووی دینیشەوە ناتوانم. من کە سجن بووم لە هۆڵەندا بە پێی دینی ئەمە، بە پێی شەرع، بە پێی مەزهەبی ئیمامی شافعی، هەموو ئەمیرێک ئیمارەتی ئەوەستەیە مادام زیندانە. ئیترەکەوێتە سەر ئەوەی کە ئایا لی ناسەندرێتەوە جارێک کە ئومێدی ئازادبوونی هەیە یانە، بە دیلگۆڕینەوە هەیە یانە، ڕاکردنی هەیە یانە. بۆیە بێ نائیبەکەی ئەچێتە شوێنی، نەگێکێکی کە هەڵ ببژێر. تۆ نائیبە هەبوو؟ بەڵێ تەبعاً سێ نائیب. چێ بوون ئەوان؟ ئەو نائیبانە کە لە شوێنی خۆم چوونەتە جێگا، کاک گوریا بۆ عەبدوڵڵای شافعی. دوای ئەو یەکسەرە بووە بە ئەمیر. بەڵێ.